ئەچمەلای تەورێکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمانێکێک لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە باسنەی هەولێرەوە لەگەڵمان دەبێت سەبەر بە کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم هەڵبژاردنە تایبەتی لە بازنەی هەولێردا چی دەبێت بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەریوان جەمال کاندیدی ژمارە 41 دەکەن کە بەڕێزیان هەڵگری دکتۆران لە بواری یاسادا. دکتۆر مەریوان سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لە بەیانی ئەمڕۆی کوردستان لەگەڵ ئێمە ئامادەیت. دکتۆر گوێبیستی دەنگی ئێمەیت. بەڵێ لە بەیانی ئەمڕۆی کوردستان نووسدا هەوڵ ئەدەین زۆرترین کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەربگرین بۆ بزانین کارنامەی ئەوان بۆ ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان چی دەبێت یاخود ئەو بەڵێنانی کە بە دەنگدەرانیان دەدەن چی نەخۆ بۆچی دەنگدەر دەبێت دەنگ با یەکێتی نیشتیمانی کوردستان با شتێک ئەوان لە لایەنەکانی دیکە جیا دەکاتەوە تایبەتی بۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند کەرنەڤاڵێکی جەماوەری ئەنجام داوە کە تێدا ژمارەی بەرچاوی زۆر لە هاوڵاتیانی یاخود خەڵکی هەرێمی کوردستان بەشداریان لە کەرنەڤاڵەکەدا کردووەمیان خۆشحاڵن بە وتارەکانی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز بافەڵجەلە تاڵەبانی کە تێدا چەندین بەڵێنی جیاواز بە دەنگدەرانی دەدات بە تایبەتی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گشتی دەدات و بڵێن دەدات کە لەم هەڵبژاردنەدا ئەوان دەسەڵات دەگرنەوە دەست و هەروەها دەتوانن چەندین خزمەتگوزاری جیاواز پێشکەش بکەن. من دەگەڕێمە بۆ لای کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان با بزانم لە زاری خۆیانەوە گوێبیستی ئەو بەڵێنانە بین کە بە خەڵکی دەدەن یاخود دەدەن کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم هەڵبژاردنە چی دەبێت. دەگەڕێمە بۆ لای دکتۆر مەریوان. دکتۆر سڵاو لێ بێ، بانیت باش؟ گوێبیستی دەنگی منیت؟ بانی باش، سڵاو لێ باش. بەڵێ دکتۆر خۆت و هەروەها ژمارەکەت بابینەران بڵێیت و کارنامەی ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەم هەڵبژاردنە چی دەبێت؟ سەرەتا بەڵێ فەرموو. هەولێر کۆیە گومان لە وەدانی هەڵبژاردن پرۆسەیەکە بۆ بەدەستهێنانی دەسەڵات و بەستی خزمەتکردنی خەڵک ئەوەی کە لە ڕابردوو بەدیمان کردووە لە پرۆسەی هەڵبژاردنەکانی تر کۆمەڵێک بەڵێندرا بە هاوڵاتیان و دەنگدەران بە مەستی خزمەتکردنیان لە سەرجەم سێکتەرەکان و بەشەکان هەوڵدرا جێبەجێ بکرێت بەڵام بەشەکان دەبینین نەجێبەجێکرا و پێچەوانەی و ئیشکرایە ئەوەی کە هەنگاوی یەکەم ئێمە دێنین بەڕاستی بار و گوزەران و ژیانی هاوڵاتیانە سەبارەت بە بەسمان لایانی ئابوووریەکەیەتی هاوڵاتی تووشی قەیرانێک بەرۆکی هاوڵاتی گرتیە بۆرۆکی موچەخۆری میری گرتی هەر لە فەرمانبەر لە مامۆستا کە قەیرانی دارایی ئیتروی لەکرد لە ماوەی ڕابردوو تووشی کۆمەڵک کێشە و گیرروگرفتی بکاتن و تا ئەو ڕادەی تووشی ژێرباری قەرز بیتن و نەتوانی ژیانی ئاسایی خۆی و ژیانی ماڵ و منداڵی بەڕێوە باتن. یەکێک لە ئەرکەکانمان ئەوەیە لایانی ئابووری و ڕێخستنەوەی لایانی ئابووریە لە نێوان لە ڕێگەی حکوومەتەوە لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوە و لەناو پەرلەمان بە پرۆژەیە کە بتوانین هەنگاوەکانمان بنین و لەگەر بەغدا تێک بکەینەوە. ئەو ڕۆژ سەرۆک بافل لە کۆیەک لە کاتی کەرنەڤاڵەکە ئاماژەی بۆ کرد کە بە شێوەیە کە ژماری مڕەت دەکەینەوە لەگەڵ تەوتینەکەینە و لەگەڵ تەوتینیش بین گومان لەوەدانیە وەک تاکێکی وەک هاوڵاتیەکی کە لە بەغدا دەژیان لە بەسرا دەژێتن مانگانە ئیتر ئەو حەقی کە هەتە ئەو مافەی کە هەتە ئیتر لە بەرامبەر ئەکەی کە جێبەجێ دەکەی دێتە سەر هەژماری باڵێ سەر کارتەکەت کارتی بەنچەکەت بۆی بتوانانی موچەکەی خۆ دۆگری کەواتە لێر و کانە هەنگاوی یەکەمی ئێمە ئەوەیە بەڕاستی ژیانی لە ڕووی ئابووریەوە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕێ بخەینەوە بەو شێوەیە کە بتوانیتن ژیانێکی ئاسوودا و وەک مرۆڤێک وەک هاوڵاتیەک چۆن لە شوێنەکانی کە ئەرک بەرامبەر بە مافە بە هەمان شێو لێرکان لە ئۆرکەی جێبەجێ دەکاتن مافی خۆی وەگریتن. بەڵێ یەکێتی تایبەتر لەم هەڵبژاردنەدا بەڵێت کە ئێمە هەولێر وەردەگرینەوە
بۆی کە هەولێرەکان دانەوێت دەنگی خوان بە یەکێتی نیشتمانی کوردستان بدەن. ئێوە پرۆژەتان بۆ هەولێر چییە؟ دەتانەوێت چی بۆ هەولێر بکات؟ هەولێر پایتەختی کوردستانە، شارێکی گرینگە بەنسبەت هەرێمی کوردستان و بەنسبەت ناوچەکەش. ئەوەی لە ڕابردوو بەرامبەر بە هەولێر کرایەوە بەرامبەر بە هەولێرەکان کرا توانم بڵێم بڕیارێکی سیاسی تاگلایانەی کەسێک بووە، حیزبێک بووە کە لە ڕابردوو هەولێری پایتەخت ئەو هەولێرەی کە هەمومان ئومێدمان پێی هەبوو داگیریان کرد. ئەو داگیرکردنە کاریگەریەکی دروست کردیە لەسەر با بڵین بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان کە هەرێم لە چەقەشی باڵێن لە خاڵێکی چەقبەستوو ماوە نەیتوانی ڕێرەوەی سیاسی لە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو پێش بچن لە ئەنجامی ئەو بڕیاریە سیاسی هەڵی کە کاتی خۆی لە ناوەندی نەوەتەکان دایان و کارێک بوو ئیتر تاوەکو ئێستا کەش دەبین هەولێر پێوەی دەناڵێنیتن. بۆیە من لێرەوە ئەوەی کە بۆ هەولێر و هەولێرەکان ئەوەیە هەولێر ببێتەوە شارێک بیتن بۆ هەموو کورد بیتن و بۆ کوردانی هەر چوار پارچە بیتن و لەوێوە بڕیارە سیاسەکان کە دەچن بڕیارە لە بەرژەوەندی میلەتی کورد بیتن و ئەگەر هەولێر کە دەرین وەری دەگرینەوە بەو مانایە کە بتوانانی خزمەتی خەڵکی هەولێر و هەولێریەکان بکەین لەوێوە نمونەیەکی جوانی حکومڕانی پێشکەش بکەین بۆ خەڵکی کوردستان نەک ئەوەی ئێستاکە لە هەولێر هەیە دەبینین لە سایەسەری ئەو حکوومەتێکی ئێستاکە حکوومەتەکەی مەسرور بارزانی کۆمەڵێک خاڵ هەیە کە بوویتە مای نیگەرانی. بنمونە باسکەم یەکێ لەوانەی کە لە ماوەی ڕابردوو دەبین بەرتەسکردنەوەی ئازادیەکان بووە لەو حکوومەتە کاربەڕێکەرەی مەسرور بارزانی کە ئێستاکە شەرعەتی نەمایە بە شێوەیەک خەڵک سەوسانەوە، خەڵک تۆقاندن، خەڵک ترساندن لە خەڵکدان، ئیتر کۆمەڵک زیندانیکردنی خەڵک، زیندانیکردنی ڕۆژنامە نووسان، بەرتەسکردنەوەی ئازادیەکان، هەموو ئەوانەوەی کردیا هەولێر جوانی خۆی لەدەست بداتن. بۆیە هەنگاوی ئێمە ئەوەیە بەڕاستی متمانە بگەڕێینەوە بۆ خەڵکی هەولێر و لەگەڵ ئەوەش ئەو مافانەی کەلایان زەوت کرایە بۆیان بژێڕینەوە و لە هەمان کاتیشدا کۆمەڵێک کار و پرۆژە دەبیتن بەنسبەت هەولێر. یەکێ لەوانەیە کە هەنگاوی بۆ بنین ئەوەیە بەڕاستی کە بابەتێکی سیاسیە دووسایدی نێوان هەولێر کۆیە. ئێمە دەبینین لە نێوان ئەو دوو زۆنە لە نێوان ئەو دوو سنوورە هیچ دووسایدێک نییە. بەنمونە هەولێر کۆیە هیچ دووسایدێکی دووساید نییە. بالیسان بە هەمان شێوە کە جۆسایدێ لەگەڵ خەلیفان لە سنووری شەقڵاوە لەگەڵ بابرین سکتان کە قەتی تەماسە نییە کەواتە ئەو سنوورە بە شێوەیەکی گشتی بابەتێکی سیاسی نیان هێشتێ بە دووسایدکردنەوە منتیقە بۆی تێکەڵیەک دروست نەبیتن لە نێوان ئەو دوو زۆنە کە هەبوو لە ڕابردوو کە ناخۆشە بەڵام زۆنی زەرد و زۆنی سەوز بەڵام ئەوەی کردیە بەڕاستی حاجزێک دروستکەن لە نێوانمان. بۆی هەنگاوی یەکەم ئەوەیە کە ئەو تێکەڵاوێتە دروستکەین و لەگەڵ منتیقەیە و هەوڵ بدەین هەولێر بەدەست هەولێری ڕەسەنەکانەوە بیتن، بەدەست خەڵکی هەولێرەوە بیتن، نەک خەڵکێک ئێستا کە دەبینین دێتن ئیداری هەولێر دەکاتن هاتووە لە من هەندێکشانی احتیمال لە کوردستانیش نەبوو هینایەتیان ئیدارەوەی هەرێمی کوردستان دێن هەولێر بەڕێوە دەبن. بۆیە هەولێری هەولێریەکانە وە زەروریشە لەو قۆناغی ئێستا کە هەولێریەکان درک بۆ بکەن کە دەنگ دەن بەو هێزی کە توانیت ڕزگاریان بکاتن لەو زۆر موستەم و زۆرداری و نادایدی بەرامبەریان دەکرێت. بەڵێ دکتۆر تۆ خۆت هەڵگریت دکتۆرایت لە بواری یاسادا جا من ئەمە بزانم یەکێتی پرۆژەی هەیە لەو بوارە داتانێت لە بواری یاسادا چ گۆڕانکاریە بکەن یاخۆ پێویستی بە گۆڕانکاری هەیە پێتان وایە تایبەتی لە هەرێمی کوردستاندا هەموو یاساکان سەروەرن؟ گومان لەوە دانیە ئەو یاسانەی لە ڕابردوو لە کە تەشریعکرا لە پەرلەمانی کوردستان تایبەت بە ڕێخستنی ژیانی هاوڵاتیان کۆمەڵە کەم و کوڕی تێدایە بە تایبەتی هەندێکشان لە بۆ قۆناغێک بابی تەشریعکرا قۆناغەکە زۆر زیاد لە چاوی ئێستاکە. بۆیە ئێمە لەو قۆناغی ئایندە هەوڵ دەدەین هەموو ئەو یاسایانەی لە ڕابردوو تعدیلی بەسەر دابینین و لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان بیتن و یەکێ لەوانەی کە لە ڕابردوو بەڕاستی مەسەلەن ئەو یاسانی کە تایبەتە بە ژانی خەڵکەوە باز بووە لە هەڵبژاردننی ڕابردوو مەسرور بارزانی یەکێ لەو دروشمانی کە بەرزی کردەوە بابەتی باز بوو و کمکردنەوەی باج
و هەوڵدان بۆ ڕێخستنی بە پێچەوانەوە کەچی کە هاتە سەر حکوم خۆی دیتمان کۆمەڵێکی یاسا دەرچوو ئەو یاسایانە بە زەری هاوڵاتی کۆتایی پێهات بە زەری خاوەن مڵک کۆتایی پێهات بە زەری خاوەنکار کۆتایی پێهات کە یاساکان با بڵین ناوەرۆکەی ئەوە بوو زیادکردنی باز بوو لەسەر هاوڵاتی بە شێوەیە کە بیاوتە ژێر بارێک نەتوانیتن ئیش و کار و بەرنمەکانی خۆی بە شێوەیەکی ڕێک لە ڕۆژانە جێبەجێ کاتن بۆیە هەنگاوی ئەەکەمان ئەوە دەبیین هەموو ئەو یاسایانی کە دەرچوینە لە ڕابردوو لە بەرژەوەندی هاوڵاتی نیە و بوویتە بارێک بەسەر شانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەمی بکەینەوە چاچی بکەین تعدیلی بکەین. بەڵێ ئێوە وەکو کاندیدانێکەتی نیشتمانی کوردستان لەم حملەیەدا لەم کاتێتی بانگەشی هەڵبژاردنەدا هیچ ئاستەنگێکتان لە هەولێردا بۆ دروستکراوە یاخۆ بە شێوازێک لە شێوازەکان لە ماوەکانی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێک لە کاندیدەکان گلەی ئەویان هەبوو کە پۆستەرەکانیان بەسەر شەقامەکاندا لە شوێنە گشتەکاندا لێ دەکرێتەوە. ئێوە هیچ شتێکتان لەو بارەوە لە بەرامبەر کراوە یاخودی پێشەلکارێکتان بەرامبەر کراوە لەم بانگەشی هەڵبژاردنەدا؟ من لەوە خۆم لە کۆیەدا دەنیشم و کاندیدم لە کۆیە لەسەر بازنەی هەولێر بەنسبەت ئەویان بەڕاستی لە هەولێر تەنها لە بابن کە سەردانم کرد یاخود کە چوومە هەولێر هەستم پێکردووە زۆربەی زۆری پۆستەرەکانی خۆمان کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ئەنەکانی کەش لێکرایەوە لا دەبرێن ئەوە ژێکێکە لەو کارە ترسنۆکانی یاخود لەو کار نەزۆکانی کە هەر لایەنێک هەر کەسێک بیکاتن بەڕاستی کارێکی نەشا و ناڕێکە لەوەرە پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکە بۆ یەکەم ئەوە مەسەرەن پیادەکردنی دیموکراسیەتە وەیەکێ لە کۆڵەکانی دیموکراسی ئازادیە کە تۆ مەسەرەن باوەڕت بەوە نەبیتن داخلی پرۆسەیەکی انتخابی بی یان پرۆسەیەکی هەڵبژاردن بی کە نەتوانی باڵین توانای خۆت عەقلی خۆت هۆشی خۆت ڕاگری بۆ ئەوەی غەدر لەوەی لەلایانی بەرامبەر نەکەی ئەگەر لە ئێستاوە هەوڵ بدەی حەقی لایانی بەرامبەر بخۆی ئەگەر بێت و لە دوای پرۆسی هەڵبژاردن دەسەڵات بکەوتە دەستی دەست ئەو لایانی کە ئێستاکە لەوێ دەسەڵاتدارە بەرامبەر بە پۆستەرەکانیان ئەوە بکە دەبی لە ئایندە بەرامبەر بە میلەتەکەی خۆی و بەرامبەر بە خەڵکیەکە چ بکاتن بۆیە ئەم کارانەی کە دەکرێتن کاری نەزۆکانەیە کاری ترسنۆکانەیە هەر کەس و لایەنێک بیکاتن پێم وایە لە ئەخیری خۆی دۆڕاوە لەبەرەوەی یەکێک لە بنەماکانی دیموکراسیەت و باسم کرد ئازادیەکەواتە خۆی کەسێکی ئازادی و باوەڕی بە ئازادی نییە. سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر مەریوان جەمال کاندیدی ژمارە 41 لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لە بانی ئەمڕۆی کوردستان و لەگەڵ ئێمە ئامادە بوویت.